بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە بەختەوەری و خێر و خۆشی بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەشیان خوای پەروەردیگار تەمەنی ئێمەیدا و بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شاد بووینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی تیشک. خۆشەویستان، ئەم جارەیان بەیەکەوە و وەکو جاری پێشووتر لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست و بە تایبەتی لەگەڵ دایکان و باوکانی بەڕێز گوزەرێک دەکەین، گەشتێک دەکەینەوە بۆ ناو جیهانی پاچی منداڵی. خۆشەویستان، ئێمە بەردەوامین کە تیشک دەخەینە سەر پەروەردەی منداڵ. لاڵقەی ئەم جارەشماندا کۆمەڵێک ڕێنمایی یاخود بڵێن کۆمەڵێک ئامۆژگاری پێشکەش بە دایکان و باوکانی بەڕێز و خۆشەویست دەکەین بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵان. ئەم جاریان چەند هەڵوێستەیەک دەکەین. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، ئەوەی ئەمڕۆ لەسەری ڕائەوەستین و گرنگی پێدەدەین ئەوەیە کە پێویستە دایکان و باوکانی خۆشەویست ئەمەیان لەبەرچاو بێتن. منداڵەکانیان، جگەرگۆشەکانیان بەڕاستی لە هەموو کەس شایەنترن بەوە کە لەگەڵیان نەرم بی. نەرمونیانی لەگەڵ منداڵەکانت، سۆز و بەزەیی لەگەڵ منداڵەکانت، خۆشەویستی، وەفا، ڕێز، ڕازگۆیی، چاکە، عەدل و دادپەروەری، ئەمانەیان بەڕاستی منداڵەکانی خۆت، جگەرگۆشەکانی خۆت لە هەموو کەس شایەنترن بەوە کە نەرمونیان بی لەگەڵیان و بە سۆزی و بەزەیی و ڕازگۆیی و مەحەبەت و دادپەروەری لە نێوانیاندا بەرپا بکەین. چونکە خۆشەویستان، ڕاستە مەجالی نەرمونیانی بوارێکی زۆر فراوانە. نەرمونیانی لەگەڵ دایک، لەگەڵ باوک، لەگەڵ خوشک و برا، لەگەڵ خزم و کەسوکار، لەگەڵ جیرانەکان، لەگەڵ دەوروبەر، لەگەڵ دۆست و برادەر و ڕەفیق و ئەحباب و لەگەڵ هەموو کەسێک. خۆشەویستان، کەواتە ئەگەر مرۆڤ پێویست بێتن لەگەڵ هەموو کەسێکدا هەڵوێستی جوان بێت و دادپەروەر بێت و بەڕێز بێت و وەفای هەبێت و چاکەکار بێت و نەرمونیان بێتن، بەڕاستی لەگەڵ منداڵەکانی خۆت لە هەموو کەس شایەنترن بەو نەرمونیانی و ڕازگۆی و مەحەبەت و خۆشەویستیە. چونکە پێچەوانەی نەرمونیانی، پێچەوانەی مەحەبەت خۆشەویستان چیترمان هەیە؟ پێچەوانەی مەحەبەت ڕقلێبوونەوەیە، پێچەوانەی نەرمونیانی تووڕەبوون و زبری و تونند و تیژیە کە بەڕاستی ئەمەیان وا دەکاتن کە کیانی ماڵەوە لەبەر یەک هەڵوەشێنێتن. بۆیە چەندی نەرمونیان بی لەگەڵ منداڵەکانت ئەوەندە کەمە. هەمیشە هەوڵدە لەگەڵ منداڵەکان بە شێوازێکی گشتی بە نەرمونیانی مامەڵە بکەم. چکە وەکو گوتم، پێچەوانەی ئەوە زبری و تونند و تیژیە. زەبری و تونند و تیژیش کەواتە ماڵ ناگەینێت بە کەناری ئارامی. بۆیە پێویستە دایکان و باوکان ئەوەیان لەبەرچاو بێتن و هەمیشە تا دەکرێتن بە نەرمونیانی مامەڵە لەگەڵ منداڵەکانی خۆتان بکەن. خۆشەویستان، بەڕاستی بەنسبەت تۆ ئەگەر تەماشاکەی نەرمونیانی و یاخود مەحەبەت و خۆشەویستی بۆ منداڵان هەر قەزیەکی فطریە. خوای پەروەردیگار لە دڵی دایک و باوکان خۆشەویستی منداڵەکانی دروست کردووە. تەماشاکە دایک ئەگەر ئەو خۆشەویستیە نەبێتن، ئەگەر ئەو مەحەبەتەیە نەبێتن بۆ منداڵەکانی، ئەگەر ئەو نەرمونیانیان نەبێتن، چۆن دەتوانێتن منداڵ پەروەردە بکاتن؟ چۆن دەتوانێتن گەورەی بکاتن؟ سەبر دەگرێ، ئارام دەگرێت لەسەر هەموو ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە قۆناغەکانی منداڵ پێیدا تێ ئەپەڕێتن. بەڵام چونکە خۆشەویستی لە دڵدایە، چونکە نەرمونیانە، دەبینی تەحملی ئەو ناخۆشیانەی منداڵ دەکاتن. کەواتە لە بیرمان بێتن قەزیەی خۆشەویستی و نەرمونیانی قەزیەیەکی فطریە لە دڵی ئینساندا بەنسبەت منداڵەکانی. بۆیە دەبێ هەمیشە ئێمە بەپێی ئەو فطرەتە لەگەڵ منداڵەکانمان هەڵس و کەوت بکەین و هەوڵ دەین کە لەگەڵ منداڵەکانمان ئاوا مامەڵە بکەین. خۆشەویستان، بۆیە ئەگەر تەماشاکەین منداڵ لە هەندێک کاتدا ئەگەر تەماشای پێغەمبەرمان بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، کاتێک کە
أم قيس بۆمان دەجێڕێتەوە أم قيس و بنت محصن کە دەفەرمێتن ڕۆژێکیان منداڵێکی کوڕەکەی خۆی دایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەریش لەسەر کۆشی لە باوەشی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم دیارە منداڵەکە لە باوەشی پێغەمبەر صلی الله علیه وسلم میزی بە خۆدا کرد جلکەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلامی تەڕ کرد بەڵام منداڵەکە طبعا هێشتا نانی نەخوار بوو بڵێن شتا فێرە خواردن نەبوو بوو تەنها شیری ئەخوار پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێ ئاوی داوا کرد و تەنها ئاوی لێ ڕشاند و تەواو هیچی تری واتە نەشی شۆری شوێنەکە تەنها بەڕشاندن ڕشاندی بە ئاو ئیتر لێی گەڕا ئیمامی نەوەوی ئەفەرمێتن ئەم کرداری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئاوا ئەم ڕەفتارەی کرد دەفەرمێ بۆ ئەوەیە کە ئێمە فێر بکاتن کە بەڕاستی لەگەڵ منداڵەکانمان واتە لەو حاڵەتانەدا بە تایبەتی کە منداڵ هێشتا کچکێ و هەست پێ ناکاتن محاسبەی لەسەر نییە ئینسان دەبێ هەمیشە بە نەرمونیانی ڕەفتار لەگەڵ منداڵەکانی بکە هەوڵداتن لە ماڵەوە جەوێکی حەنان نەرمونیانی جەوێکی پڕ لە سۆز بۆ منداڵەکانی دروست بکاتن و منداڵەکان هەست بە ئارامی بکەن ئیتر خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز ئەم خاڵەمان لەبیر نەچێتن لەسەر ئەم هەڵوێستەیە کە خاڵی یەکەم بوو بریتیە لەوەی کە منداڵەکانمان تا دەکرێتن بە نەرمونیانی ڕەفتاریان لەگەڵ بکەین سۆز و خۆشەویستی زۆریان پێ ببەخشین وەفا و فێر ڕازگۆیی و دادپەروەری و چاکەیان بکەین گوتمان منداڵەکانمان لە هەموو کەس زیاتر شایانی ئەوەن کە ئێمە لەگەڵیان نەرمونیان بین دایکان و باوکانی بەڕێز خاڵێکی تر و هەڵوێستەیەکی تر ئەوەیە کە لەگەڵ منداڵەکانتان لەگەڵ کوڕەکەت لەگەڵ کچەکەت کاتێک کە کوڕەکەت دێت و معاناتی خۆی ناسۆری و ناڕەحەتیەکانی خۆی بۆت باسەکاتن شەکوای حاڵی خۆی دەکاتن سکاڵا لە بارودۆخی خۆی دەکات شتێکی هەیە سکاڵایەکی هەیە دان پێدا بنێ بەو سکاڵایی کوڕەکەت دان پێدا بنێ بەو سکاڵایی کچەکەت بۆ نمونە کەسێک ئەوێن لە دەرەوە ناڕەحەتێک بە کوڕەکەت دەگەینێتن بە کچەکەت دەگەینێتن گوێی لێ بگرە دێ سکاڵا دەکا لەلات ئێعترافی پێ بکە ڕاستە یعنی پێی بڵێ بەڕاستی ئەوە شتێکی ناخۆشە شتێکی ناڕەحەتە ئەگەر بەڕاستی ئەمنیش لە شوێنی تۆبان لەوانەیە هەمان شتم توش بووبایە هەمان ناڕەحەتیم توش بووبایە و ئینشاڵڵا من تەماشای ئەو ئیشەی تۆ دەکەم ئەو سکاڵایی تۆ دەکەم بۆت لێ دەپێچمەوە ئەها هەوڵ بکە ینی تەفاعولت لەگەڵ ئەو کێشەی منداڵەکەت هەبێتن لەگەڵی بە هەست بکاتن کە تۆ لە قەزیە و لە سکاڵەکانی ئەو دەپێچیتەوە ئەگەرچی تۆ لەگەڵ ئەو کۆک نەبی لەو مەسەلەیەدا لەوانەیە ئەو کێشەیە یاخود ئەو سکاڵایی منداڵەکە لەسەر ناحەقیش بێ بەڵام هەوڵدە سەرەتا جوان گوێی لێ بگرە هەوڵدە سەرەتا ئیعتراف بە معاناتەکەی بکە تاکو هۆکارەکان دەبینیەوە هەتاکو چارەسەرێکی بۆ دەدۆزیەوە با یەکسەر گوێنەگرتن و ئیعتراف پێنەکردنت ئەوە نەبێتن منداڵەکە بە یەکجاری لێ دوورکەوێتەوە کە تۆ کاتێک دان بە هەڵەکانی دان بە سکاڵاکەی ئەو دانانەی دانی پێدانانەی ئاعتراف بەو سکاڵایی ئەو ناکەی ئاعتراف بە معاناتی ئەو ناکەی هەل لە سەرەتاوە تۆ ڕەتی ئەکەیەوە شتەکانی ئەو حاڵەتە وا لە منداڵەکە دەکاتن کە قەت سکاڵات لەلا نەکاتن کە قەت کێشەکانی خۆت لەلا باس نەکاتن ڕاستە تۆ لەگەڵ ئەو کۆکنی لەو کێشەیەدا تۆ لەگەڵ ئەو هاوڕانیت لەو مشکلەیە کە ئەو باسیەکاتن لەو معاناتی کە ئەو باسیەکاتن تۆ موافقنی لەگەڵ ئەو بەڵام موافقیش نەبی دەبێت گوێی لێ بگری و اعترافی پێ بکە تا تەواو ئەوەی لە ناو ناخیدایە ئەوەی لە ناو دڵیدایە بۆت هەڵە ڕێژیتن اینجا هەوڵدە چارەسەرێکی گونجاو چارەسەری بۆ بدۆزۆ بڵێ بە دوایدا ئەچم گوێی لێ بگرە بە جوانی بەڕاستی ئەم گوێ لێگرتنە وا دەکاتن ئەو منداڵە هەست بکاتن کە کەسێک کە بە تایبەتی دایک باوک گوێ لە کێشەکانی دەگری و هەموو کێشەکانی خۆی دێتەوە لە لای دایک و باوکی باز دەکاتن ئیتر ئەم خاڵەشیان گرنگە ئاگامان لێبێتن ئینشاڵڵا لە ژیانی ڕۆژانەی خۆماندا لەگەڵ جگەرگۆشەکانمان پەیڕەوی بکەین خۆشەویستان شتێکی تر خاڵێکی تر و هەڵوێستەیەکی تر خۆشەویستان لەگەڵ جگەرگۆشەکانمان ئەوەیە دەبێ ئێمە منداڵەکانی خۆمان ئەوەی کە ئەوان لەسەرینی ئێستا لەسەر
چ طبیعەتێکن چ شێوازێکن چ ڕەفتارێکن پێویستە سەرەتا ئێمە منداڵەکانی خۆمان چۆنن بەو شێوازەی کە هەن تەقەبولیان بکەین قبولیان بکەین ئێستا دەبێ قبولیان بکەین لەسەر ئەو حاڵەتەی کە هەن پاشان خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز پاشان هەوڵدە دەبێ ئامادەیان کەی بە خوێندنەوە بێ بە کاسێتێکیان بۆ لێ بۆ نمونە سیدیەکە بە هەر شێوازێکی گوێگرتن بیتن یعنی بە موبایلە بە لاپتۆپە بە هەر شتێکە بە ڤیددیۆیەکە بۆیان لێ ئەدەی خوێندنەوە وەکو گوتم ڤیددیۆیەکە بۆیان لێ ئەدەی یاخود بە سیدیەکە یاخود بە شێوازی پرسیارکردنە شێوازی ڕاوێژ پێکردنە بەم شێوازانە دەبێ هەوڵدەی چ بکەی منداڵەکانت ئامادە بکەی بۆ ئەوەی تۆ ئەم منداڵانە بەرەو چیان دەبەی بەرەو ئەوەی کە تۆ دەتەوێتن بەرەو ئەو پەروەردەیی کە تۆ لێی دڵنیای واتە بەو شێوازانە دەبێ منداڵەکانت ئامادەکەی ئامادە باشیان بکەی اینجا دووریان کەیەوە لە پەروەردەیەکی تند یاخود پەروەردەیەکی شل و خاو لە هەردووچیان مەذمومن هەردووچیان پەروەردەیەکی خراپ و ناڕێک و پێکن نە پەروەردەیەک ئەو پەڕی توندی نە ئەو پەروەردەیەک کە شل و خاو ئەوانە نە پەروەردەیەکی مامناوەند وەسەڵتیەت کە منداڵەکانت لەسەر ئەوە پەروەردە دەکەی کەواتە ئێستا منداڵەکانمان دەبێ لەسەر ئەو شێوازەی کە هەن قبولیانەکەین بەڵام پاشان ئەوەی کە ئێمە دەمانەوێتن بەرەو ئەوێ دەیان بین شێوازی جۆرا و جۆریان لەگەڵ بەکاردەینێن خوێندنەوەیە گوێبیستبوونە ڕاوێژ پێکردنە پرسیارکردنە ئەمانە هەموو دەبی هەوڵدەین لەگەڵ مناڵەکانمان لەگەڵ جگەرکۆشەکانمان بەکاربێنین بۆ ئەوەی بەرەو کەناری ئارامی بیان بین خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز هەڵوێستەیەکی ترمان ئەوەیە کە تۆ هەوڵدە هەست و شعور و مەشاعری منداڵەکانت جگەرگۆشەکانت قبولی کە واتە قبولی کە ئەوان بۆ نمونە هەر هەست و سۆزێکیان هەیە وان لێ بکە کە ئەوان ئامادە بن هەر شتێک کە تۆ دەتەوێتن کە تۆ هەست و سۆزی ئەوان قبول بکەی قبولی بکەی بتوانی مەشاعری وان قبول بکەی وایان لێ دەکاتن ئەو منداڵانە بەیانی لە هەموو ئەو سنوورانە ڕاوەستن کە تۆ دەتەوێتن لەو سنوورانە تێپەڕ نەبن بەڵام بەمەرجێک ئەگەر تۆ مەشاعری ئەوان شعوری ئەوان هەست و سۆزی ئەوان تەقبول بکەی بەڵام کە تەقبولی نەکەی دڵنیابە لەو حدودانەی تۆ دەتەوێت لەو سنوورانەی کە تۆ دەتەوێت ڕابوەستن لەوێ ڕناوەستن خاڵی کۆتاییمان کۆتایی ئەم بەرنامەیە خۆشەویستان ئەوەیە یەکێک لە ئافاتەکان یەکێک لەو ئافاتانەی پەروەردە ئەوەیە بریتیە لە پەلەکردن لە پەروەردە تۆ بتەوێتن بە شەو و ڕۆژێک منداڵەکانت ئەوەی کە تۆ تا ئێستا بە 40 ساڵ و بە 50 ساڵ پێی گەیشتووی لە تەمەنتدا بتەوێت بە شەو و ڕۆژێک منداڵەکانت بێنە سەر ئەو طەبیعەتەی کە تۆ هەتا بەڕاستی ئەوە ئافاتێکی گەورەیە بۆیە دڵنیابە ئەوەت پێ ناکرێتن و ناکرێتن بە پەلەپەل پەروەردە عملیەیەکە کاتی دەوێتن بەڕاستی بۆیە ئەوانەی ئارامگرن ئەوانەی سابیرن سەبرگرن لەسەر ناڕەحەتیەکانی پەروەردە ئەوانە سەرکەوتون ئەوانەی ئارامیان هەیە لەسەر ڕێگای پەروەردە و تەحملی ئەو ڕێگا دوور و درێژە دەکەن ئەوانە سەردەکەون بۆیە دەبێ ئاگامان لێبێتن خۆشەویستان پەلە نەکەین لە پەروەردەدا بە هێواشی بە بەرنامەیەکی ڕێک و جوان بە پەروەردەیەکی هێواش لەگەڵ منداڵەکانمان ئینشاءڵڵا منداڵەکانمان دەتوانین بیانگەینین بە کەناری ئارامی و بەو خێر و خۆشەی کە ئێمە بۆوانمان دەوێتن و خوای پەروەردیگار لێ ڕازیە خۆشەویستان ئەمڕۆژ ماوەی بەرنامە لێرە کۆتایی پێهات تا ڕۆژێکی تر و ئەڵلقەیەکی نوێ بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم ڕەحمەت الله وبەرەکاتوه